بە خزمەتت ڕابگەێنم کە ئێمە سەرەڕای باسی ئابوووریەکەی وەک ئەرچێکی نەتەوایەتی هەموو ساڵێ هەڵدەستین بەدانانی پێشانگای کتێب چون لام وایە من بەش بە حاڵی خۆم هەر نەتەوەیەک بیهەوێ پێش بکەوێ بیهەوێ سەرێ لە ناوسەران دەربێنێ بە قەولی فارز دەڵێ دەبێ منداڵەکانی نەسلەکانی داهاتوو ئەو نەسڵی کە ئەوڕۆکانیە لەسەر دنیای و دەژی بە ڕۆژ بێ سەوادی هەبێ زانست بزانێ ئەدەبیات و کولتور و فەرهەنگ و زبانی زەگماچی و دایکی خۆی بزانێ و ئەوە گومان لەوەدا نییە کە زانینی ئەدەبیاتی وڵاتانی دیکە زانیاریەکان لە وڵاتانی دیکەش شتێکی تەواو و ئێمە دەبێ کەڵکی لێوەربگرین دەور و پشتی 1000 عینوانمان کتێب هەیە 450 عینوانی زۆر باشمان کتێبی کوردی هەیە لە نەشرە بەنێوبانگەکانی کوردستان ئەدەبیاتی باش کتێبی منداڵان هەروەها ئەگەر بین لە بابەت مێژووە کتێبی زۆر باشمان هەیە ئەدەبیاتی ئێرانی و ئەدەبیاتی کوردی و ئەدەبیاتی دەرەچیشمان هەیە جا کتێبەکان بە ئینشاراتی زۆرە زۆر فەرق دەکەن نرخەکانیان کتێبی زەردیشمان هەیە کتێبی زەردیەوەی کە ئەوڕۆ دەبینی کابرا بە خۆی لە برسان قڕی هاتووە کتێبی دەنووسێت چۆن سەرکەوین دەژیاندا چۆن پارە پەیداکەین بەڵام ئەویش خوێنەری تایبەتی خۆی هەیە کە من هەر بەش بە حاڵی خۆم پێم بە کتێبی زەردن بەڵام دەبێت لە هەر پێشانگایەکدا بندرێ ئەو کارانەمان کردووە کتێبە کوردیەکانمان 120 داشکان هەیە کتێبەکانی دیکە بە گشتی 150 داشکان لەسەر و باشیش بووین ئەو ساڵی شەر باش بووین لە سابلاغی ئیستقبالێکی باشی لێکرا سەرڕای ئەو هەموو غەم و خەفەتەی کە هەموو لە وڵاتی خۆمان دڵماندایە بەڵام استقبالی باشی لێکرا خەڵک بەهانامانەوە هاتوون و سەردانیان کردوین. چەندین دەستگای چاپەمەنی بەشداریان کردەوە وەک چاپەمەنی زانکۆ، دەستگای چاپەمەنی مێژوو، دەستگای چاپەمەنی مانگ بەشداریان کردو و بابەتە جۆراجۆرەکانی ئەدەبی فەرهەنگی ناوچەی موکریان و کوردستان و ئەشکەم بە حزوری باساتت بابەتی فارسیشیان هەروەتر دابەزاندووە. بەداخەوە هاوکاری خەڵکی یەکجار زۆرە و چێزانن شاری سابلاغ چەند ساڵان هەر بە شاری کتێب ناسراوە شاری فەرهەنگ و ئەدەب ناسراوە. خەڵکەکە زۆر بەشدارێکی باشیان هەبووە بەڵام بەداخەوە بەهۆی قەیرانی ئابووری و چوونە سەری نرخی کتێبەکان دەستکورتی یەکجار زیاد بوو یعنی ئەو جوورەی کە خەڵکەکە توانایی زۆر کڕینی بابەتە جۆراجۆرەکانیان نییە. کتێبە فارسیەکان 50% داشکان هەبووە وە کتێبە فارسیەکان هەرچی دەیبینی لە دەورەکانی پێشوودا کە پێشانگا بەڕێوە چووە هەرو بابەتە کتێبانە بوون و هیچ جیاوازێکیان نیە هەرو بابەتە کتێبە فارسیانیان هێناوە بەڵام 50%شان داشکان هەیە بەڵام بابەتە کوردیەکان 20% و بەداخەوە قیمەتەکانیشان دەورە دەگەڵ دەورەی زیاتر دەبێ و داشکانەکەش هیچ چارەسەرێکی ناکە وەوە خەسارێکە دەنێ و منتەقەی کوردەواریدا ناوچەی کوردەواریدا کە بابەتە کوردیەکانمان بەداخەوەی جار زۆر کەم بۆتەوە و کارەکەشی هەر قەیرانی ئابووریە